لەگەڵ هاتنی وەرزی زستان و سەرما کاتی پێدانی کاتژمێرەکانی کارەبای نیشتمانی لە قەزای 3 ساڵی کەمی کردووە و لە شەو و ڕۆژێکدانەوە بۆ 10 کاتژمێر کارەبا هەیە و هاوڵاتیانش بە نیگەرانیەوە دەڵێن کارەبای 3 ساڵی دەڵێ میوانە تەنیا بە شەودا هەیە. مەگەر شەو وەکو میوان بیبینی تاوان ئەم کارەباکەیەوە شەو وەکو میوان تۆ خەوتی درکە خەوتی شەو کارەبا و بۆچی ئێمە وەکو قەزای 3 سایە وەکو دانیشتوانی قەزای 3 سایە بەڕاستی زۆر ناڕەزاین لەم کارەبامان نییە ئەو 4-5 سەعاتی هەر نامێنێ باشترە لەبەرەوە ئەم قەزایە پێشگوێ خرا کەس لەم قەزا ناپرسێتەوە بە هەموو شەوەیە پێشگوێ خرا جا لەبەرەوە 4-5 سەعاتی شەکە هەیە شەو هەر نەمانگەرەکە با شەن نەبێ ئەتوانین هەموو ماڵێ بڕوا بۆ خۆی چرا بکرێ وەکو جاران مۆم داگرسێنەوە باشترە لەبەرەوەی 4-5 سەعات کارەبا چی بۆ قەزایە لەبەرەوە قەزا ئێهمال کراوە ئەم قەزا بە هەموو شێوە پشتگوێ خرایم وەکو دانیشتوانی قەزای 3 سایە ئەو 4-5 سەعاتە کارەباشمانە ناوێت واللهی باش نییە چونکی بە حکمیەوەی خۆی سەم کارەباشە بە حساب لە زۆر شوێناکەکراوە بە 24 سەعات بەس بە مۆلیدەوە بەبێ مۆلیدە ناکرێ چون 24 سەعات بۆ ئەمان بۆیان دابین ناکرێەوە بۆ حکومەتی هەرێم بەخوا ئەوشتەستە ناگرێت کارەبای بکرێ بە 24 سەعات مەگەر بە مۆلیدەکانەوە بگرێ بە 24 سەعاتێک نابۆی ناکرێت دۆخی کارەبا لە 3 ساعت چۆن واللهی باش نییە جاکوا کارەبا هەیە دوچێک شێوایە یەکێت و شێوە دوانسە شێت یەکێ چواری بانێت و شێوایە نوێی بانێ بڕێت ئیتر وڵی کارەبا نییە هیوادارچمان 24 ساعتێکە خۆیان باسی لێواکەن نرخەکەی هەرچانکەن بەڵام کێشەی ئەوان 24 ساعتەکە نەبوو کێشەی ئەو حکومەتی هەرێمەوە بوو بەس کارەباکە گرانکە هەرچێکت بۆی گران نەیە بوو بەڵامی تێک بوتیەکەن بە 24 ساعت گرانی کرد. چالاکێکی مەدەنی دەڵێ سەر ڕێکخراپی دۆخی کارەبای 3 سادق هیچ بەرنامەیەکیش نییە و نازانرێت لە چی کاتێکدا هەڵدەکرێت. بەڕاستی کارەبای نیشتیمانی وەگەوترێت وەکو حەکایەتی مێشەکەی لێ هاتووە ساڵانە لە هەردوو وەرزی گەرما و سەرما کاتێککە وەرزی هاوین دەستپێکە یا وەرزی زستان دەستپێکە بە جۆر لە جۆرەکان عنی کارەبا بە جۆرێک خۆی وونەکە کە بەڕاستی ئەگەر مۆلدە ئەهلیەکان نەبێ ماوەکان بە یەکجاری تاریکە بن لە ئێستا لەم لە گوزەری خۆماندا کارەبای بەڕاستی بە جۆرە تێک چووە کە قابلی ئەوە نیە بەڕاستی هەر باسی بکەیت بەڵێ ئەم کارەبا هەیە لە کاتێکە کارەبا لە کات درەنگانێکی شەوی درەنگایەتەوە و بە زووی کۆتایی پێەیە کە بەڕاستی من پێم وایە ئەمە شکستێکی گەورەی دەسەڵاتدارانی کوردیە کە لە دوای زیاتر لە 32 ساڵ 33 ساڵ حکومڕانی کوردی کە بەڕاستی نەتوانی کارەبای نیشتیمانی دابینکەوێت. سەبارەت بە کەمی پێدانی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی پێیان پەیوەندی بە هەر یەک لە بەڕێوەبەری کارەبای 3 سادق و قایمقامی 3 سادقەوە کرد بەڵام هیچ کامیان ئامادە نەبوون لەو بارەوە قسە بکەن تا ئێستا کارەبای 24 کاتژمێری نەگەشتووە قەزای 3 سادق و هێشتا هیچ زانیاریەکیش لەبارەی کاتی گەشتنی کارەبای 24 کاتژمێری نییە. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام 3 سادق.